يعني محمد پێناسەیەکی خواکەی خۆتمان بۆ بکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵامی پێ نەبوو تا خوای گەورە وەڵامی بۆ نارد کە فەرمی بڵێ قل هو الله ئەحەد بڵێ خوا تاکە خوا ئەحەدێکە کە دووەمی نییە الله الصەمەد ئەوەیە کە هەموو شتێکی ڕاگرتووە و هەموو شتێکیش بە ئەو ڕاگیراوە و ئیداری هەموو شتەکانی تری شەکات لەم یەلیت پێویستی بۆ نەبووە نە لە دایک بێ نە هیچی لێ ببێ نە پێویستی بە کوڕە نە پێویستی بە خێزانە و هیچ شتێکیش لەو ناچێ ئەمە ئەوەیە کە بیلال هەموو جارێک کە ئەیان بەستەوە بۆ زەعیفی خۆی بەو کۆیلایەتی خۆی ئومەیی کوڕی خەڵەف پەتێکی لەم لە کرد و ئەیایە دەست مناڵەکان بۆ ئەوەی کە بەناو بازاڕەکانی مەکەیە بیجێڕن و پاڵێ خست و بەردێ خستە سەرسەری خستە سەر سکی خستە سەر سنگی ناو گەرمایی مەکەیە تەنها بۆ ئەوەی کە باسی خواکانیان بکە بڵێ هوبەل هوبەل ئەویشی فەرموو ئەحەدون ئەحەد فەرموو قەسەم بەخوا ئەگەر بمزانایە شتێک لەسەر دڵیان قورسترە لەو ئەحەدە ئەوە مەوت ئەوە بوو کە بیلال بەم غەریبایەتی و بەم بێکەسیە پشتێکی قایمی هەبوو ئەزانی چییە کرد ئەیزانی ئەوێت چێ لە خۆی ڕازیکە ئەیزانی بە دوای چ خولگەیەکەوەیە